دەژیان تخوا وانزانی باش باش ساقی گردی کوچ یاران دیارن ساقی گردی کوچ یاران دیارن او بالا نما چاو انتظارن او بالا نما چاو انتظارن ساقي بومتك لو ما يكون ساقي بومتك لو ما يكون دافزانين قردو مرامي جونا دافزانين قردو مرامي جونا من جيب كم لداز باري خماوة من جيب كم لداز باري خماوة وشي ضلي ولا يا بكماوة وشي ضلي ولا يا بكماوة دايا دايا ما دايا شيرين دايا دايا ما دايا شيرين الاخوان طلب دايا مرق نبينا الاخوان طلب دايا مرق نبينا دايا اخوا حفيظي ترملاوة دايا اخوا حفيظي ترملاوة نكشد بابو نكرد بزاوة نكشد بابو نكرد بزاوة بس وما يشامي دايكا قسام بس وما يشامي دايكا قسام غمقين خوينم هتاكم عوام غمقين خوينم هتاكم عوام دايا دايا ما دايا شيرين دايا دايا ما دايا شيرين الاخوان طلبة دايا مرقنا بينا الاخوان طلبة دايا مرقنا بينا
توي جر وقمن دايا وبوفابي بلا ما ترسم لدلي من ناقاي بلا ما ترسم لدلي من ناقاي يندم خوش بي دايا هلي رابكاي يندم خوش بي دايا هلي رابكاي دايا دايا ما دايا شيرين دايا دايا ما دايا شيرين لخوان طلبا دايا مرقنا بينا لخوان طلبا دايا مرقنا بينا ياري وفادر ميلي يوصلني شاكتنا لفار ميلي يوصلت جامر ليوام يا شاكتنا لفار جرقا كم قرود خوابي كابا كابا جرقا كم قرود بي كابا كابا آرخ وربيبا بو ما زي شراب آرخ وربيبا جامر ليواليا بو ما زي شراب دورا نازنين ياري وفادار دورا نازنين ياري وفادار ميلي يمسالني شاكتنا لفار ميلي يوصلت جامر وشاوشي يا شاكتنا لفار دەستان خۆش بێ بەخێر بێنەوە دەست خۆش کاگاری فەوزی هونەرمەندی خۆشەویست بە خێراتنیی گەرمی میوانی خۆشەویستمان هونەرمەندی دەنگخۆش کاکەی دری قوربانی عزیز سەرچێکین کاگی دژیان بەخێر بێ بۆ شاری سلێمانی بەخێر بێ بۆ کەناڵی گەڕیان بۆ رادیۆ تەلەڤیزیۆنی گەڕیان بە قوربانی بم چای ئێستا من ڕاستەوخۆ لەگەڵ بەڕێستین لە شاری سلێمانیەوە زۆر بە گەرمی بەخێراتن دەکەین چاوی منی کاک جەزاگیان لە خزمەتتان بە قوربان کاکەی دژیان چەند ساڵە خەریکی کاری هونەری چەند کلیپ هەیە تا ئێستا وەڵا وە ماوەی 4-5 ساڵە بەجددی کاری هونەری دەکەم پێم وایە 10 کلیپم گرتووە تا ئێستا 8 گلە تا 10 گلە یەک و دوانێکییان هەر شاری خۆم بووە وتومە بەس یەکێکیانم بە کلیپ وتووە ئەوەکەی دیکەم هەر بە گۆرانی وتاوە لە دانیشتن وشتا لێ بەشداری زەماوەند و ئاهەنگ شتەکانەکەیت بەڵێ کێشەم نییە زۆرتر چێ زەماوەند و ئاهەنگەکان وەڵا ئەچم جاری وایە ئەچم بەس لە منتەقەی خۆمانە زۆر نەڕۆشتم دوانسییان ێشوم بەس بیشتر لەو منتەقەی هەمەدانوان نەڕۆشتمە زەماوە دەست خۆش بێ بەڕاستی من کلیپەکانی جەنابە دوایی قەولین بە یا بەڵێنی بە بینەرەکانمان کە دواتر پێشکەشیان یەکەین لە کەناڵی گەڕیانەوە وەکو باسی کە خۆت بە دیاری بۆ تێناویگەوە قوربانی چاوی پێشوی بیتە لە ئێمە هیچ دەربارەی کەناڵی گەڕیان رادیۆ تەلەڤیزیۆنی گەڕیان بیستە بوو لە سلێمانی کەناڵەکەیە بە ناوی گەڕیان ئێمە لە خۆشەویستیمان بۆ گەڕیان بۆ وشەی گەڕیان بۆ ناوچەی لێلا خوسنە ئەم کەناڵەمە ناوناوە گەڕیان تقریبا بۆ 12 ڕۆژتر 15 ڕۆژی تر یادی 5 ساڵی دامەزرانی رادیۆی گەڕێنەکەینەوە کە ئێمە 5 ساڵە لەگەڵ ئەم کوڕە باشانەی کە لێرەن کاکە ئاری و کاکە دیاری و کۆمەڵە کارمەندی خۆبەخشە شەو ڕۆژ مەخسووە سەرێک بۆ خزمەتی هونەری نێتەوەکەمان لە خزمەتان نابین یاخوا لەش ساغ بن بەڕاستی عەزیەتی زۆرتان کێشاوە ئێوە
بەڕاستی زەحمەتێکێژن بۆ هونەری کوردی و ئەگەر نمونەی ئێوە زۆر بێ ئێمەش سەرکەوتوترە بین بێگومان. چاو ماجەکەم کاکە ئیدریسیان من جارێکتر جێی خۆیەتی سوپاسی ئەو کارمەندە خۆبەخشانە بکەم کە ئەمڕۆ لەگەڵمان و زۆر هەمیشەش مادوو لەگەڵمان کاکە عاریفۆزی هونەرمەندی دێرین و ئەندامی دەستەی باڵای کۆمەڵی هونەربیری کوردستان کە چەند ساڵە خۆبەخشانە لەگەڵمانە بەبێ وەستان بەڕاستی جێی سوپاس و پێزانینە. من چاوی ماچەکەم لێرە کۆمەڵە کۆمێتمان بۆ هاتووە لە شاری ڕەوانزیی خۆشەویستەوە ناوچەی سۆران خاڵە سەرۆری هونەرمەندی دێرینەوە سڵاو ڕێزمان هەیە بۆ مامۆستا جەزا و میوانەکەی زۆر سپاس کاک مەنسووری کانیپانکەی سڵاو ڕێزی نردۆ کاگامان چکەماری خۆشەویست سڵاو ڕێزی نردۆ بەڵێ خۆشەویستان نەگەویستان پرسیار لە هونەرمەندە خۆشەویست ئازیزە بکەن ئەتوان لە ڕێگە هەردوو ژمارە مۆبایلی کەناڵی گەڕیان ژمارە مۆبایلەکانمان لە ئێوە هەیە 0 و یاخۆ ژمارە مۆبایلی 0 پەیوەندیمان پێ بکەن و کاک ئیدریسیش بۆم چەند ڕۆژە لێرە ژماری مۆبایلەکەی دوای لە کۆمنتا بۆتان دانین ئەتوان پەیوەندی پێ بکەن ئەگەر کەسێک گوستی دانیشتنی لەگەڵ بکایە ویستیان وەکو ئێماوە لە نزیکەوە بە دیداری شاد بن ئەتوانن تا لێرە ئەم چەند ڕۆژە دیداری لەگەڵ بکەن و خزمەتی هەموو لایەکانی چی نە گۆرانی ترەگەر ئامادەیە کاکە عاری بەدڵی خۆتان کاکە ئیدریس ڕاستە ئەمە کەناڵە بەس ئەم کەناڵە ئێمە کەناڵێکی میلیە هی میلەتێنی ئەو میلەتەیە کەناڵێکی میلیە ئەو وەکو ڕۆتیناتی و کەناڵەکانی ترتیانی کەناڵەکە میلیە هەر حسابکە لە دانیشتنیەکی دۆستانەیە یا لەگەڵ چەند برادریش خۆشەویستی دانیشتووی ئێمە بەنامەکانمان هەمیشەوە پێشکەش کردو بەڕاستی من زۆر مرتاحم لەگەڵتانەیدی نازانم هەلێرە ڕێزوسڵاو نێرم بۆ لایڤی تیکتۆکی دیاری باڵەبان ئەندامی دەستەی باڵی کۆمەڵی هونەریمی بۆ لایڤی تیکتۆکی گەڕان میدیا کە ئێستا ئەوانش بینەرمانن بە یەکەوە بین زۆر سپاس خاڵە سەرۆجیان چاوەکانە ماچەکەم منیش لەلایەن خۆمە زۆر سپاسەکەم لە کاک دیاری باڵەبان کە برادرمان بوو ڕەفیقمان بووە لێرە بەڕاستی ئەو عەزیەتی ئەم بەرنامەیە کێشا بە تایبەت بە تاکید ئەو عەزیەتی ئەم بەرنامەیە کێشا بۆ ئێمە و ئێمەی بە ئێوە ناسان کاک جەزا وڵای تو خۆ کەناڵی خۆی کەناڵی کاگاری و کەناڵی خۆتان کەناڵی کاگاری زۆر سپاسی لێ ئەم کەناڵە ناوە ناو کەناڵی هەمووتان کەناڵی ئێمە نییە کاکە عومەر ئەحمەد سلێمانیش لە ڕەوانزەوە سڵاومان هەیە ئەمڕۆ پەخشەکەتان زۆر باشە چاو ماجەکەن یا خوا باش بێ ئەو تێبینێ زۆر باش کاگاری جان فەرموو بژی کاگاری بژی چاومانە خەواکو پێشکەشە بە کاک جەزای سازم و کاک دیاری باڵەبان چاومان لێرە ئەی نازگنێ و نەماییم ناسگنێ و نەماییم دای با گوزەر دایە تەسبیحی لادایە سەیدەکان بەردایە تەسبیحی لادەست گیان 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 سۆفیەکان بەردایە تەسبیحی لادایە موریدان بەردایە پێشکەشە بە خاڵاکو چاومانی خاڵاکو یاخوا بژی کاگاری هەر لێرە لێرایە هەر لێرە لێرایە تا قاسما دوایە ماچێکمان پێبدایە گۆزنیوان لە کۆیە ماچێکمان پێبدایە گۆزنیوان لە کۆیە ئەگەر دەزانی ئازیز گیان 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 من بۆ تۆ چۆنایی سەد کوورەی ئاگەر های لە دەروونەیەم
سدكوري آقاي هاي لا دروني داي ناسقني ونماهي ناسقني ونماهي داي باقزال داهي تسبيحي لا داهي سيدة كان برداهي تسبيحي لا داهي ونيلي دان برداهي ودياري بالابان او پێشکەشی کاک جزای ساز چاو ئای بەلەنجەنگیای دووگڵ دوا پێوە ئای بەلەنجەنگیایان دووگڵ دوا پێوە بم دەرێ ماچێ باوان گیان گیان لەو دامو لێوانە بم دەرێ ماچێ لەو خاتو لێوانە ئەوە هیوای کاک جزای ساز پێشکەشی کاگاری بژی عزیز بەو شێوایە عزیز بەو شێوایە خوا بەو لێوانە عزیز بەو شێوایە بەو خاتوو لێوانە خوا بە تۆی داوامە ئەو جووتە سێوانە خوا بە تۆی داوایە ئەو جووتە سێوانی وڵای بەلەنجەنگیایەن ئای بەلەنجەنگیایەن دووگڵ دوا پێوە بم دەرێ ماچێ کاڵێ گیان 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 لەو دامو لێوانە بم دەرێ ماچێ لەو خاتوو لێوانە کاگاری لقڵای جوارۆ لقڵای جوارۆ تا فەرمەنداواری ئەو گوڵە شووناکە دەیدەی سەرمەنگە و ساوەری ئەو گوڵە شووناوەکە سەرمەنگە و ساوەری وە قڵای جوانڕۆیە قڵای جوانڕۆ قڵاگیان چاومانە وە سەلاسی باوەجانی ئای من چی بکەم چی بکەم من چی بکەم چی بکەم چیم جا سەڵاوەتەوە مەرجێ لە ناوەکە بۆ من خاڵاوەتەوە مەرجێ لە ناوەکە بۆ من خاڵاوەتە وە قەڵای جوانڕۆ وە قەڵای جوانڕۆ باڵمدا پێوە وە قەڵاکەم ڕووخە بابا باڵ بم بکەوە وە قەڵاکەم ڕووخە باڵ بم بکەوە وەی خەڵق تێک هاتکەوە ئێژن خەڕاتەوە ئێژن خەڕاتەوە وەی خەڵق تێک هاتکەوە ئێژن خەڕاتەوە ئێژن خەڕاتەوە خاڵد بۆ دەکوتێ
وبو أنيتو فريانه هاتما أيما حلو هاتما أيما حلو وكاكاكو دياري بالباري بجي هاتما أيما حلو بابو أني خالي فريانه كوتما أيما حلو كوتما أيما حلو جي دەستان خۆش بێ بەخێر بێتەوە کاکە ئیدزیان بەخێر بێتەوە ئەم گۆرانیانە هەمووی بەڕاستی گۆرانی لەوە چێ ناوچەی جوانڕۆ ئەو ناوچانە بێ تۆزن لە شوی کەلوڕش هەچێوایە کەڵنی ئەو ناوچەیە کەلوڕیتیان کەلوڕ لە منتەقەی هینایە کرماشانە و ژوورۆ هەری وایە دەست خۆش بێڵا و میلۆدیانە بەڕاستی ئەمە هەمیشە کە میوانێکمانی لە ڕۆژهڵاتەوە بەڵێ زۆر جا میوانی مەریواری ئەڵم لەو دوو زرێبارەوە لەگەڵ شنە باکەی زرێبارە ئەو میلۆدیانەمان بۆ بێنەکە ئێمە پێی ئاشنانی قوربانی مازی مامۆسای نەدینی خۆشەویست و ئەوە گەورەی هەمومانە مامۆسای نەدین بەڕاستی تایبەت 2000 بزان بەم نزیکانە لە ئێمە بووە بمان بە دیاری بەڵام بۆ کرد تقریبا مانگێک نابێت بێگومان من ناتوانم وەک مامۆسای نەدین بڵێمە ما هەمووی تەلەبەیەوی هەر کەسە بە شێوازی وەڵای کێت ئێرە خوا ناگرێت گوێ لەوانە ژەگرێ لەو کەسانی کە دەنگە لێ بەتایبەتی مامبورانی خۆمان کاری گوێ لێگرێ وایە کاگاریجان من سوپاسیکەم چکە بەڕاستی من هەموو کاتەگەڵم ئەم جۆرە بەرنامانە خۆت باش ئاگدارین هیچ خۆمانی بۆ ئامادە ناکەین پێرە یادی ماملەکەمان هەبوو بۆ خۆشەویستانم وتم باوەڕتان نەبێ هونەرمەندە گۆرانی وێژەکەم یەک چارەک پێز ئێستا بینیمەوە ئەنی کە لە قەڵازەوەتە بۆ ئەو دەقەیەکتریمان ناسی تەگە بەرنامەکە ئەوە بوو کاکەی دست خۆشی لێ بوو لە بەرنامەکە ئێستا ژەروا ملمان پیا کرد کەناڵی فەقیرانەوە ئەمە کەناڵێکی هەژارانە و هی میلەتەکەمانە لەبەرەوەی بێپشتیوانی ئەمە دەوڵەمەنیە ئەمە ئینەکانی ئێمە خۆرسکیە خۆرسکەکەمە بەسمانێ نە کارمەندمانێ موچەخۆر ئێستا جەنابن نە موچەخۆری لێرە ئەگە موچەخۆری ئێرە بۆە مەسەن ژەنیارەکانمان یا مۆسیقەکان یا کارمەندەکان ڕۆژێ بێژەوەمان بابێت بەتەواوی پرۆبەی تەواو بکەن و خۆیان ئامادە بکەن و بەڵام بەدا خۆیمە خۆ دەزانی چەند ساڵە بە چن هامەتێک کەناڵەمە بردو بەڕێوە بە سوپاسی خۆی گەوراکەی کارشوێکی زۆر گەورەمان تۆمار کردووە بە پشتیوانیەوە بە پشتیوانی و هەموو خۆشەویستە من جارێکتر بە بینەران و بیستەرانەمەوە 12 مانگ یادی دامەزانی 5 ساڵەمانە لە هۆڵی تەواری شەڵا بیستیبالێکی ناوازە ڕێگەخین ئەمانەیە ئەوانی کە خۆشەویستمان و هەوادارمان و هەموو نووسینەما بۆ نووسن ئەتوانە ڕۆژە بێنەگە بە یەک چڵ گوڵ چاپکە گوڵمان نایە ئاری یەک گوڵ باش نیە خۆیان گوڵن ئەتوانن بە یەک چڵ گوڵ بەشدار بن لەگەڵمانە یا خۆیان گوڵن دەردی کاگادێڵە مهمە بەشدار بن لەگەڵمان ئەو ڕۆژە لە خزمەتیان نابین کاکە خاڵە سەرۆرە لە سڵاو بۆ کاکە ئاری بۆ مامۆستا ئاری لە ڕەوانزەوە تەبەن قوربانی مامۆستا جەزاجیان سوپاس بۆ تۆ قوربانە بم کاکە دانا پێنجێنی هونەرمەندی دەنگخۆش و خۆشەویست ئەوش دیارە ئەمان بینێت گۆرانی شادمان هەیە بەڵێ 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 چینە لە گۆرانی شاد بازڵی خەڵکە شاد پێنجکە بە سەر چاو خەڵک لێرە زۆر بێتاقەت و بێوەزە و
ئەو موچەکەشان نەهاواری وایە قورمانگیرە بە پشتێکی سەڵەکەوە ئاجار لە پشتێکی سەڵەکەیە گۆرانگ شاد بڵێت نەکو بکێتە خوارەوە پشتێکی سەڵە بەشم بگات حەیرانەکانیەوە بە حەیران ئێمە ئەو قەیرانە هەمووی بە حەیران وەڵامینەوە بینەرانی خۆشەویست ئێمە بەڕاستی ئەمانەوە دڵتان خۆش بێ بەخوا حەزم ناکە بشەی موچەوە نشتم بەنامێ بەکاربێنم بەس ئەمەوێت دڵتان خۆش بێ دڵتان بینەوە بە دوو قسەی خۆش و بە گۆرانی شاد کاکەی دریز ئێستا دڵمان شاد قوربانی خزمەتتان بە قوربان. ئای خەم، ئای خەم دەشی، ئای خەم. ئەوەی مەکس ئای غەم وای غەم ئای غەم وای غەم من دەفرۆشم غەم ئەرێ غەم وای غەم من دەفرۆشم وێنەی سەماوەرە لە کڵ و لە جۆشم وێنەی سەماوەرە گیانۆ گیان لە کڵ و لە جۆشم وە کڵ و لە جۆش وڵە لە کڵ و لە جۆشم بژی کاگای هەر ماڵێکم بۆ بکەم لەو پەڕی نێوە ماڵێکم بۆ بکەم لەو پەڕی نێوە خۆم بە کاروانی گیانۆ گیان پاڵە دەمێوە خۆم بە کاروانی پاڵە دەمێوە برە ئەرێ خەم وای خەم ئەرێ خەم وای خەم من دەفرۆشم غەم وێنەی سەماوەرە لە کڵ و لە جۆشم وێنەی سەماوەرە گیانۆ گیان لە کڵ و لە جۆشم لە کڵ و لە جۆشم کەسانی ئێستاش بۆ ناماش دەکەن زۆر کەسانی ئێستاش بۆ ناماش دەکەن نازانن لەزەن لە ناو دەمایە نازانن لەزەن گیان لە ناو دەمایە لەیلم 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 برە لەیلەکەڵەکەم لەیلەکەڵەکەم بۆ یادگاری باوانم بێرۆ ماڵەکەم ئەم گۆرانیە تایبەتی بۆ دیارەکەم دەی بۆ دیارەکەم
خەڵکی غەمەخوا من غەم خواردێمی خەڵکی غەمەخوا من غەم خواردێمی خەمات وەک لە فەوگیان وگیان بۆ گۆڕ بەردەمی خەمات وەک لە فەو بۆ گۆڕ بەردەمی لەیلم 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 لەی وەرە لەیلە کاڵەکەم لەیلە کاڵەکەم بۆ یادگاری باوانم مێرۆ ماڵەکەم بۆ یادگاری مێرۆ ماڵەکەم وشوان باهم ربدولا وشوان باهم ربدولا لنجها بلاي فلك الشورى لنجها بلاي صلف شورى وكاك جزائر تشاو جادكي كالر ببيا دنقر جادكي كالر ببيا دنقر باسريني بين بايز وبهار باسريني بين بايز وبهار وشوان باهم مربدولا وشوان باهم مربدولا لنجها بالي فلك الشورى لنجها بالي ظلم شورى چەند ساڵ دەرێوێش بووم دەف لە شانم بوو چەند ساڵ دەرێوێش بووم دەف لە شانم بوو وڵەکەم تۆی بینی پەشیمانۆ بوو وڵەکەم تۆی بینی پەشیمانۆ بوو وەشوان باهۆمڕ بەدوڵەوە وەشوان باهۆمڕ بەدوڵەوە لەنجەها بەنای فەلکە شۆڕەوە خیروسیالە ڕۆژنیە بۆ ڕوود نەسووتم شەونیانە ناڵێم شەونیانە ناڵێم شەونیانە ناڵم ڕۆژنیە بۆ ڕوود نەسووتم شەونیانە ناڵێم شەونیانە ناڵێم شەونیانە ناڵم وەک دەروێشی تەکیەوین وای لا خەیاڵم وای لا خەیاڵم وای لا خەیاڵم ئەیەستێنەی ڕۆشنی ئاسمانی من گوێڕاگرە بۆ ناڵەی شەوانی من ئەی سەرکردەی گیانی پڕژانی من بە خێراتی شیر لە میوانەکەی من بژی کاگاری بژی خەمی دڵداران تەوا بوو غەمی من تازەهات غەمی من تازەهات غەمی من تازەهات خەمی دڵداران تەوا بوو غەمی من تازەهات غەمی من تازەهات غەمی من تازەهات چاوەڕوانی عشقت بووم چاوەڕێم بۆ نەهات چاوەڕێم بۆ نەهات
ستێنەی ڕۆشنی ئاسمانی من گوێڕاگرا بۆ ناڵەی شەوانی من ئەی سەرکردەی ژیانی پڕژانی من بە خێراتی شیر لە میوانەکەی منت بۆ کاک دیاری باڵەبان هەڵاکۆ چاومانە ژی کاکە قوربانی چای منی بە قوربان خۆش بێ بەڕاستی دەستان نەکرد بە زیاتر ڕۆژ بۆ دەڵا ڕیزمانێکێتەوە بەهینم سەردەماژەڵە کۆکتێلێکی جوان بێ بەرانی هەڵپەرچێ بە قوربان زۆر خۆش عزیز دەستان خۆش بێت ئەوە لێرە خاڵە سەرۆک ئەڵەوە گۆرانیە پێم وایە حەمەد چاوجوانە بەڵام منش پێم وایە هونەرمەند حەمەد چاوجوانە ئەمەی ئەخیر ئەی ئەستێری ئەمی کێسە ئەیە سێری ڕۆشنیاس گۆرانی حەمەد چاوجوانە باوکی ئاگرین دڵشاد کە هونەرمەندێکی زۆر خۆشەویستە لە هەموو مادەمی خۆشەویستی خۆمانە پێشتر حەمەد چاوجوان سەرۆکی دەقی کەرگوچ کۆڵی هونەرمەندی کوردستان بوو ئاوڕێکی دێرینمانە کاگشوانە محەممەدی شار چەرچێک گوڵشتی بۆ ناردن بۆ نامەکە بۆ ئێوە چاوێ بە قوربانێ من هیچم نماوەیە پێشی دوای گۆڕەیمان پێشوشکا بە دیاری سپاسی کاکەی دریست بکەم کە ئەمڕۆ هاتە ناو قوربانی عزیز منیش ئاگام لە کاتەکە بوو کەوتی برا 1 ساعت کاتمانەیە منیش وتم با زۆر کێشەی پێنین ئاژێ گۆرانیەترمان هەبێ ئەمە خۆمان بە ئاواتەوە چکە زۆرترین و گۆرانیانە کە لێرە ڕاستە بەنامەکە ڕاستە خۆی و بە زمانی قەولی خۆدان زیندەیە بەڵام ئێمە ئەژمێنێتەوە بۆ ئەرشیڤۆنێتەوە کەمان ئەو گۆرانیانە ئەمێنێت هەمیشە لە کەناڵەکە پەخشەکرێتەوە ئاسایی یعنی پێمان خۆش بکەوە بەشێکی تریە چەپەگوڵێکی تر چوە سەر ئەرشیف و سەر خەرمانی قوربانی عزیزی من چاوڵمان دەکەم ئەگەر بە دڵی خۆت چی گۆرانێکت پێ خۆشە بیکەی بە دیاری بەرنامە و چیشی دێ بە بینەران و بیسەرانی بڵێ من بەزەمەوان پێ بڵاو ئەم چەند ڕۆژە کاک ئیدریس لێرەیە کاک ئیدریس چەلاسی هونەرمەندی لاوی خۆشەویستی قوربانی ناچی جوانڕۆ ڕۆژهەڵات لە سلێمانی ئەگەویستان پەیوەندی بۆ بکەن پەیوەندی بکەن بە گەڕێنەوە ژمارەکەیتان بۆ دانین و دواتر لە کۆمنتی شەهر ژمارەکەیتان بۆ دانێ قوربانی کاکە شاخەوانمان تێگەڵە کاک زە ڕۆژەکەم بۆ دابنن بۆ میانی بەنامە بەخێر بی بان دیەم بەخێر بی سەر چاوان پێیتۆ هاتیکا شاخەوانجان یەک ڕۆژ پێشەوە ئاگادارمان بکە منیش هەمیشە عەزێدەکە هەموو بەردەمی کاگاری ئێمە خزمەت دەکەین کەناڵی خۆتان ئێمە باسمان کردەوە کەناڵی گەڕیان کەناڵی هەمووانە چاوتان ماچەکەم کاکی دیزیان چی ماوە بە بینەرانی بڵێ بە بیسەران وەڵا لیراوە ڕێزم هەیە بۆ هەموو کوردێک لە هەر چوار پارچەی کوردستانەوە دوای ئەوە دەستخۆشی لە خێزانی خۆماکەم کە پاڵپشتی کردوم تا ئێستا چاوی ماچ دەکەم و دەستی دایک و باوکی خۆیشم ماچ دەکەم لێرەوە لەم کامێرەوە و سپاس بۆ ئێوەی خۆشەویست ئیتر هیچ قسەیەکم نییە بە قوربان تۆزێک جاران ئەوە شتێکی عیبە بوو بەڵام ئێستا سوپاس بۆ خۆ کە دایک و باوک بکەم بە قوربانێ بووم لێرەوە یەک شتی ترم لەبیر نەچیە دەستی کاگ ئاکۆیش ماچەکەم کاگاکۆ کوڕی کاک سعیدە ئەوە زۆر زەحمەتی کێشاوە بۆ من و لەمە و لایەمە هەر پێکەوە ئینشاڵڵا بەردەوام دەبین لەگەڵ کاگاکۆ چاوی منی خۆشەویستان ژمارەی مۆبایلی کاکە ئیدریس هەتا لە سلێمانی بێت ئەم ژمارەیە لای خۆتان دەتوانن بینووسن پەیوەندی پێ بکەن کاک ئیدریس ژمارەیەکی مۆبایلی پێ لە سلێمانی 0770 524 53 29 هونەرمەندی خۆشەویست کاک ئیدریس سەلاسی ئەم ژمارە مۆبایلی پێ 0770 524 53 29 توانن پەیوەندی پێ بکەن بەڵێ خۆشەویستان ئەگەر کاکاری و کاکە ئیدریس ئامادە بن لەگەڵ دیاری بەرنامەیە
دیارە من لای خۆمە ماڵاواییەکەم ئەوە نژەتوان ماڵاوایی قوربانی دیارەکەمان پێشکەشکەن چاومانی گۆرانی کرد بە دیاری من سپاس دەکەم بەخێر بێ سەرچاوان بۆ گەڕامیدیا خۆشەویستانی گەڕامیدیا داوای من دەکەم ئاوەکی زۆر لە بەرنامە زیندۆکانمان بەرنامە لایڤەکان دابڕاوی بۆ هەندێک کێشەی تەکنیکی و کێشەی مۆڵەت و کۆمەڵە کێشەمان هەموو بەڕاستی کە کێشەکان زۆر قورس ئەسەرمان سپاس بۆ خۆیەتی کێشەکانمان چارەسەر بۆ گەڕینەوە خزمەتان چاومانی کاگا ئەمە دیاری بەرنامەیە مسپاسی کاریدژیانەکە قوربانی عەزیزی کاک جەزا ئێمەش لە تەرەفی خۆمان و هەموو هونەرمەندان سپاسی تووەکەین کە ئەم بەرنامەی جوانتە هەیە ئێمە تێن لێرە خۆمان نیشانی خەڵکە دەین چاومانی کاگا جەزا ئینشەڵا لە مەولاوە لەگەڵ کاک جەزا هەر پێکەوەین ئەگەر ئیشێکی ویست کە بە ئێمە کریا بە قوربانی بوو عەزیزی خۆشەویستان بەڵێ لەگەڵ دیاریەکە کۆتایی بەبانایی ڕۆی بەزمەکانی گەڕیانەیەدەم ماڵتانەوە هەم ڕۆژێکتانە خۆشی و شادی بێت لدواي تو كلاويا كم بمالوش يتيقا كم باو سرم من لدواي تو كلاويا كم بمالوش يتيقا كم باو سرم زیر درختیەکی سوتاویش ئەکەمە بە سایە و سیەبەرمە سیەبەرمە غەریبێکی ڕادەست پێرم تابکە شیوەن لەسەرم 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 بێتەوە چی بکەمە ڕوو لەکوێ بکەم ئەی خۆشەویست پیرەمێر پیاڵەی مەیە دوێنێی من کێ بدوێنم پیرەمێر پیاڵەی مەیە دوێنێ ئەی من کێ بدوێنم باخەکان مەستە بێ باکەکانی شەوە دوێنن ئەی من کێ بدوێنم ئەی خۆشەویست ئەی لە جێی گشت کەسم ئەم شەو بەقەدەر هەموو بێکەسانی دنیا بێکەسم بێکەسم دڵ و دەروون گۆڕاوە ڕەحمت لە دڵانەماوە دڵ و دەروون گۆڕاوە ڕەحمت لە دڵانەماوە ئەو مەیلە گەرم و بڕن وەک بەفریکی هەوتواوە بە بارێزگای باڵە نووسراون لێ جەماوە بچێنێ و بەڵەی هەورەن تازە ناو زڕاوە ئای دووری تۆ سووتانی جەرگم دووری تۆ سووتانی جەرگم وەرە لایم تەنها دەناڵم لە دووری دەژین بێزارم لە دووری هەردەم دەناڵم لە دووری لەژین بێزارم پێشکەشی کاک جەزا و کاک دیاری باڵەوە چاو روزی که از تو جدا شم روز مرگ خنده هامه روز تنهایی دستم فصل سرد گریه هامه توی اون کوچه غمگین جای پاهای تو مونده هنوزم مونده به من
لە دووری هەردەم